لە یادی سویەک ساڵی شاڵاوی بەدناوی ئەنفال و لەبەر ئەوەی عێراق و پێگەی جوگرافی عێراق ئەوەندە گرنگە کە هەمیشە جێگەی کێشمەکێش بووە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە ماوەیە جارێک پێکاتەکانی عێراق بە هەموو پێکات یعنی هەموو پێکاتەکانی عێراق بەر شاڵاوی قڕکردن بکەون هەر وەک چۆن ساڵی 1970 شاری هەڵەبجەی ئازیز بەر شاڵاوی کیمیاباران کەوت و هەروەها شاڵاوی ئەنفالی بەدناو کە 1970,000 کەس بوونە قوربانی و کارەساتی سوپایکەر و قڕکردنی خوشک و برایەزیدەکانمان لە شەنگال لەلایەن داعشەوە ئەمە هەمووی هۆکارن بۆ ئەوەی ئێمە ئەمڕۆ داوا بکەین لە حکومەتی عێراقی کەوا بێتە ئەندام لە دادگای جنایی نێودەوڵەتی بۆ ئەوەی ئەو جۆرە تاوانانە دووبارە نەبنەوە ئەگەریش ڕوو بدات خوا نەخواست ئەو کات حکومەت بەرپرس ئەبێت و هەموو ئەو کەسانەی کە کەم تەرخەم بوونە یاخود ئەو کەسانەی کە بەرپرس بوونە لەو شاڵاوانە هەمویان بدرێن بە دادگا بۆیە ئێمە جارێکی تر داوا ئەەکەین لە حکومەتی ئیتحادی ببێتە ئەندام لە محکەمەی جنایی نێودەوڵەتی بۆ ئەوەی ئەو شاڵاوانە چیتر دووبارە نەبنەوە و بەڕێی ئێمە ئەگەر بێت و عێراق لە دوای ساڵی 2003 ببوایە بە ئەندام لە ئەو دادگایە ئەو شاڵاوانەی کە ڕوویاندا چ شاڵاوی ئەوەی سپایکەر و چ احتلالی داعش یاخود قڕکردنی یەزیدیەکان ئەمانە هەمووی ڕوونە ئەدا ئەگەریش ڕوو بدایە مافی قوربانیان زەمان بوو و ئەو کەسانی کە دەستیان هەبوو لەو شاڵاوانە یەکسەر دەدران لە دادگا و کەس لە عقابە ئەفلاتی نەکرد بۆیە ئێمە جارێکی تر حکومەتی عێراقی بەرپرسەکەین لە سەلامەتی ژیانی هەموو هاوڵاتیان ئیدی ئەو هاوڵاتیە کورد بێ عەرەب بێت تورکمان بێت هەر یاخود یەزید بێ هەر پێکاتەیەک بێت لە پێکاتەکانی کۆمەلگای عێراقی